I am being waited on by a large group of generals. جارێکی دیکە سەرۆکی ئەمریکا دۆسیەی ئەو چەکانەی وروژاندەوە کە بانگەشەیەوە دەکات بە کوردی داوت بۆ ئەوەی لە دژی ئێران بەکار بهێنرێت. ئەگەرچی دۆناڵد ترامپ هیچ وردەکارێکی لەبارەی ئەم پرسەوە نەدرکاندووە و پشتڕاست نەکراوەتەوە، بەڵام ڕەتنەکردنەوەی لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە گومانی دروست کردووە. ئەمە جگە لە ئاماژەی مەترسیداری چەندبارەکردنەوەی لەلایەن سەرۆکی ئەمریکاوە کە دەکرێت پەیام و ئامانجی لە پشتەوە بێت، بە تایبەت کا لە دوایین جارداوتی لە کورد بێئومێد بوو. بێدەنگی دەسەڵاتدارانی هەرێم لە لێدوانە توندەکانی ترامپ سەلماندی کە پەیوەندی نێوان واشنتۆن و سەرانی کورد کە بەرژەوەندەکانی گەلی کوردی تێدا جێ نەکراوەتەوە. ترامپ بە ئاشکرا سەرانی کوردی تۆمەتبار کردەوە بەوەی چەکە ئەمریکیەکانیان دزیوە و گلیان داوەتەوە لە جیاتی ئەوەی بیگەێنە دەستی خۆپشاندەرانی ئێران. ئەم لێدوانانەی ترامپ جگەلەوەی تۆمەتێکی سیاسی مەترسیدارن، هاوکات ئابڕووی هەرێمی کوردستانی لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی پێ لەکەدار دەبێت. ئەوەی زیاتر جێگەی نیگەرانیە بارپرسانی هەرێم یەکدی بە بردننی ئەو چەکانە تۆمەتبار دەکەن و میدیاکانیان لا ململانێدان تا دۆستیەکە بەسەر لایەنی بەرانبەردا ساغ بکەنەوە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمیش لا پرسەکە بێدەنگە. ترامپ بە زمانێکی زبر و ڕوو لە دەسەڵاتدارانی هەرێم وتی ئەوان تەنیا دەبەن و دەبەن. ئەم دەربڕینە کوردکراوەی ئەو مێژووە پڕ لە شکستەیە کە تێیدا سەرانی کورد وەک بازرگانی جەنگ دەردەکەون، نەک وەک ڕێبەرانی نەتەوەیەکی خاوەندۆزی ڕەوا. هەروەها جارێکی دیکە ناوهێنانی کورد بەو جنگاوەرانی کە تەنیا بە پارە شەڕ دەکەن لەلایەن سەرۆکی ئەمریکاوە. سەلماندی کە ئەوان چۆن مامەڵە لەگەڵ دۆزی گەلێکی ستەم لێکراو لە ناوچەکەدا دەکەن کەچی بارپرسانی هەرێم شەو ڕۆژ بە شان و باڵایەندا هەڵدەدەن و بە جۆرێک مامەڵە دەکەن کە ئەمریکا هاتووە ڕزگاریان بکات. وینترۆپ ڕۆجێرس ڕۆژنامەنووسی ئەمریکی هۆشداری دەدات کە ئەم گێڕانەوەی ترامپ کورد دەخاتە بارودۆخێکی زۆر سەختەوە و دەرگا بۆ نەیارانی دەکاتەوە تا پەلاماری قەوارەی هەرێمی کوردستان بدەن. وتەکان ڕاست بنیاننا کارەساتە گەورەکە لە عەقڵیەتی سیاسی سەرانی کوردایە. ئەوان ساڵانێکە سیاسەتێکی هەڵا پەیڕەو دەکەن کە ئەویش خۆ هەڵواسینە بە دامێنی ئەمریکاوە و نایانەوێت تێبگەن کە واشنتۆن هاوڕێی کەس نییە. ئەمریکا بە ناوی دیموکراسی و پاراستنی هەرێمەوە کایە بە چارەنووسی گەلێکەوە دەکات، بەڵام لە کۆتاییدا وەک مەڕێک لە بەردەم گەلەگۆرگی هێزە ناوچەیەکان و ویستی مەرکەزی بەغدادا جێدەهێڵرێن، وەک ئەوەی کە لە ڕۆژاوا ڕوویدا و دوای ساڵانێک لە بانگەشەی پەیوەندی دۆستایەتی، بەڵام ڕادەستی ئیرادەی دیمەشق کرانەوە و ئەمریکا پارێزگاری لە کیانەکەیان نەکرد.